ئێمە ئێستا بەرەو پرۆسەیەکی گرنگ و هەستیار دەچین، ئەویش ئەوەیە کە خەڵکی عێراق بەگشتی و بە تایبەت ئێمە کە لە هەرێمی کوردستان داین، هەرێمی کوردستان بە تایبەت نوێنەرانی خۆیان هەڵبژێرن و بیان نێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەو پرۆسەیە بەرجەستەکردنی فەرمانی خوایە کە دەفەرمێت و ئەمڕهم شوورا بەینەهم، کاروباری مسلمانان دەبێ بەڕاوێژ بێت و ئەو پرۆسەیە بەرجەستەکردنی ئەو حەقیقەتەیە کە خەڵک و جەماوەر خاوەنی ئەسڵی سوڵتە و دەسەڵاتن. حاکمیت هی خوای پەروەردگارە، هەر خوا حاکمە، واتە تەنیا خوا مافی ئەوەی هەیە حەڵاڵ و حەرام، ڕاست و چەوت، چاک و خراپ دیاری بکە، بەڵام دەسەڵات هی خەڵکە. واتە حکومڕانان لە ئیسلامدا نوێنەر و وەکیلی خەڵکن، خاوەنی ئەسڵی دەسەڵات جەماوەرە. جا خەڵک دێن ئەو ئەمانەتی حکومڕانیە، جا ئەگەر سوڵتەی یاسادانانە کە پەرلەمانە، سوڵتەی جێبەجێکردنە کە حکوومەتە، سوڵتەی دادوەریە، سوڵتاتی دیکەن، دەبێت خەڵک و جەماوەر ئەو ئەمانەتە بە کەسانی شایستە بسپێرێ.